ناوم ڕێحانە خەڵکی ڕۆژهەڵاتم صاحبی بەرگدوری سۆمام تقریبان لە ساڵی 2010 بیرۆکەی دانانی دوکانم بۆ هاتووە بەڵام خۆم پێشتر کارەکەم کردووە ئیشەکەم کردووە بڕوانامم بەدەستێناوە بە پلەی نایاب دواتر 2010 کە بیرۆکەکەم بۆ هاتووە 2000 کۆتاییەکانی 2012 چۆتە بواری جێبەجێکردنەوە 2013 سەربەخۆ دوکانی خۆم هەبووە ئیشم تیا کردووە باش بوو ئەلحەمدوللیلا تا ڕادەیەکی باش سەرکەوتوو بووم سوپاسی هەموو خەڵکی هەڵەبجێشەکەم کە جێی متمانەیانم سوپاسیانەکەم لێرەوە دەستخۆشیم هەیە بۆ خێزانەکەم بەتایبەت بۆ هاوسەرم بۆ مناڵەکانم بۆ خوشکەکانم کە پشگیرم بوون کە هاندەرم بوون بۆ ئیشەکەم لێرە کە دەستم کردو بە ئیش حەزم کردو کەسێک لەگەڵ ما بێت بەڵام چەند جار کە درمان و شتی خەڵکم بینیوە لەگەڵ درمانی خۆمان جیاوازێکی زۆری هەبووە تر حەزم نەکردووە بەڵام دواتر کە کچەکەی خۆم حەزی کرد لە ئیشەکە و ئیشەکانی بەدڵ بوو سیرەکەم ئیشەکەی ئەو هەمان ئیشی خۆمە حەزم کرد کچەکەی خۆم بکەم بە شاگردوو لەگەڵ خۆمە ئیش بکە هەم لە ڕێی ئەوەی کە خۆی حەزی لە ئیشەکەی و ئیشەکەی خۆم هەڵگرێتەوە بۆ خۆی سەرڕای کە خۆشی قوتابی بوو ئەو کات هەم بۆ ئەوەشی کە لە داهاتوە ئیشەکە پەرە پێ بدات و گەورەتر بێ ئینشاءڵڵا حەزیشم کردووە لەگەڵ خۆما بێ زیاتر لەوەی بڕوا لە دەرەوە لە شوێنێکی ترا ئیش بکە یعنی بۆ ئێمەی دایکان زۆر خۆشەکە و ئیشەی خۆمان ئەیزانین ئەو پێشەیە کە هەمانە بیگوازینەوە بۆ مناڵەکانمان بەڵام تەبعەوەی مناڵەکانش حەزی و ئارزووی خۆیان هەبێ بۆ ئیشەکە بەڵام ئیشەکەی ئێمەش نابێت بێ بەڕێگر لەسەر ئیشەکەی ئەوان من بۆ خۆم کچەکەی خۆم ئیشی خۆی هەیە تایبەتە بەخۆی بەڵام لە پاڵی ئیشەکەی خۆشیە درومانی ئەکات لەگەڵ منە سەرکەوتویشە ئیشەکەشیم زۆر بەدڵە زۆر جێی متمانەی خۆمە حەزەکەم هەموو ئەو دایکانەی ئەو خوشکانەی ئەوانەی کە خوشکی گەورن خوشکی بچووکتریان هەیە ئەوانەی کە دایکن ساحێبی پیشەیەکن حەزەکەم کەسە نزیکەکانی خۆیان لە مناڵەکانیانەوە دەست پێ بکە لە خوشکەکانیانەوە لە کەسە نزیکەکانی خۆیانەوە بیانیان نەتەنشت خۆیان بە ئەوانش فێری پیشەکە بن بە ئەوانش بتوانن بن بە کەسێکی باش بن بە کەس دەستێکی دیار لە کۆمەڵگا بتوانن پشت بەخۆیان ببەستن ئیشەکە بکەن ئەگەر ئەوان بیان هێنە پاڵی خۆیان لەگەڵ خۆیانە وردە وردە سیقە دروست دەکەن لە کۆمەڵگا وردە وردە باوەڕ بەخۆبوونیان زیاتر ئەبێت وردە وردە ئەتوانن ئیشێکی سەر بەخۆی خۆیانیان هەبێ ترسیان ئەشکێت ئەمە پەیامی منە بۆ ئەوانەی کە حەز بکەن کچەکانیان خوشکەکانیان کەسە نزیکەکانیان لەگەڵ خۆیانە ئیش بکە و ئیشی تایبەت بە خۆیانیان هەبێ نەگەوەی هەر لە ماڵە دانشن بڵێن ئیش نییە ڕاستە ئیش کەمە بەڵام ئەبێ خۆمان دروستیکەین نابێ هەر چاوەڕێ بین بڵێن ئیش نییە و حکومەت دامەزراندن ناکاتەوە و ئەم شتانە ئەبێ ئێمە خۆمان هەوڵ بدەین ئیشێکمان هەبێ بۆ خۆمان بۆ بژێوی ژیانی خۆمان لە پاڵیشان ماڵ و مناڵەکانمان ئەحەسێنەوە و ئەرکەکە قورسترە لەسەر ئافرەت بە تەئکید بەڵام ئەبێت زۆر ئەو قورسایە تەحمل بکەین بەندە شەوبۆ کۆلێژی پەرستاریم تەواو کردووە وەکو کارمەندێک لە نەخۆشخانە کارەکەم هەر لە تەمەنی مناڵیمەوە لەگەڵ دایکمە خەریکی خەیاتی بووم زۆر مناڵ بووم بووکم هەبوو حەزم ئەکرد چۆن دایکم جلی ئەدووری بۆ ئێمە منیش جل بۆ بووکەکان دوورم هەڵەسام سەرە پارچەکانم کۆ کردەوە و لەسەر بووکەکەی خۆم جلم بۆ بووکەکەی خۆم ئەدووری من بە بەکرە و دەرزی دوورینە ئەکرد ئەو دوورینە لەبەرەوەی کە چۆڵی فێر بم دایکیشم ئەوەی پێ باشتر بوو بۆ ئەوەی کە سەرەتا ڕابێم پێویستە بە بەکرە و دەرزی و بەشتی بچووک بچووک خۆم ڕابێنم دایکم زۆر سیقەی پێم هەبوو هەمیشە پشگیری ئەکردم سەپۆرتمی ئەکرد هەتا بەردەوام بم لە خەیاتی تا قۆناغی ناوەندیار بۆ شێوە بم لە قۆناغی ناوەندیە منیش وردە وردە دەستم کرد بە ئیشەکە لەگەڵ دایکم ئیشەکە بڕینەکەم ئەکرد بەس بڕینی ئەو شتانی کە بۆ مناڵان بوو و بڕینی ئەو شتانی کە بۆ ئەجلی ماڵەوەی ئافرەتان بوو وردە وردە من بڕینەکانم ئەکرد و دوورین و ئەو شتانم نەئەکرد ڕاستی من زۆر بینم لەگەڵ مەکینەیە نییە منە چمە سەر مەکینە و پەتەکە پچڕایتر وازم لێهێنا حەزم لێ نەبوو بەس بڕینەکە بۆ من خۆش بوو بەکارهێنانی چۆناڵەیە قەڵەم و مەتر و ئەو شتانە زۆر باش بوو هەستم ئەگەر نزیک مەکاتەوە
ها پەیوەندیەکم دروست کردبوو لە نێوان خوێندنەکەی خۆم و بڕینەکەیە. وردە لە قۆناغەکانی خوێندن چۆنەڵی بەرەو زانکۆ چووم. لە زانکۆیە من لە دەرەوەی شار بووم بۆیە داخلی تێکەوت. ئەو کە زۆر ئەمەتوانی هاوکاری دایکم بکەم، بەڵام هەرکە ئەهاتمەوە لە داخلی ئەگەر بمزانیا ئیشی زۆری بەسەراکەوتووە یارمەتیمە. بڕینەکانم بۆ ئەکرد. لە ئەرکی ماڵەوەش زۆر ئەوەی هەڵسەنگین بەیەکەوە. مەسەلەن کاتێکە بزانم دایکم مەجای نییە چێ شتێک بکات من ئەیکەم. کاتێک بزانم ئەو مەجای ئیشی ماڵەوەی نییە من ئەیکەم. ئەویش کاتێککە بزانێ مەجای هەیە بەیەکەوە ئیشەکانەکەی. وەکو ئەوەی کە من ئێستا کار ئەەکەم لە خەستخانە، لێرە لە دوکان، لە ماڵەوە، ئەم ئەرکانە کە ئەکەوێت بەسەرمە ئەرکێکی قورسن بەڕاستی ماندووم ئەکەن. بەڵام لەگەڵ ئەوەیە هەستێکی خۆشە کاتێ بیر ئەەکەمەوە ئەلحەمدولیلا کە من مەشغوڵی شتانێکی باشم. مەشغوڵی شتانێک نیم کات بێ فڕۆجان بێ. زۆر مانوو ئەبم، هەنێک کات زۆر درەنگ ئەخەوم، زۆر زوو هەڵ ئەسم. بەڵام هەموو ئەمانە لەو کاتەیە تۆزێک بۆڵم بۆ درسەکە پس دوایی چۆنەڵی هەستێکی خۆشم هەیە.